ئێمە دیارە لە ڕابردوودا ژمارەیەک پەرلەمانتار لە فراکسیۆنە جیاوازەکان یادداشتێکمە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ پرساندنی بەڕێزان سەرۆکی حکوومەت، جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی، بەڵام بە بیانووی هەندێک پاساوی پەیڕەوی یادداشتەکەمان ڕەت کرایەوە و ئێمە ئێستا دووبارە کە تێ هەڵچووینەوە یادداشتەکەمان ژمارەی یاسایی پەرلەمانتارانی بەدەستهێناوە کە 23 پەرلەمانتار واژویان کردووە بۆ پرساندنی ئەو بەڕێزانە و هەموو ئەو بەڵگەنامە و ئەو داواکاریانەی کە سەرۆکی پەرلەمان لە کاتی ڕەتکردنەوەی یادداشتەکە ئێمە لە قۆناغی پێشووتردا داوای کرد بە هەمومان پێوەلکاندووە، هەمووی ئامادەکراوە و ئێمە ئەمڕۆ پێشکەشی سەرۆکی پەرلەمانمان کرد. سەبارەت بە پرسانەکە سەبارەت بە لێبڕینی سەدا 21 موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بووە کە لە دوو مانجی جیاوازدا بردراوە کە ئێمە پێمان وایە ئەم لێبڕینە نایاساییە و هیچ بنەمایەکی یاسایی نییە و ئێمە کە پەرلەمان و بەتایبەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی دیکەش کە هاوڕامان بوون هێندێکیان کە لە دەسەڵاتیشن پێمان وایە ئێمە ئەرکێکی پەیڕەوی و یاسایی خۆمان جێبەجێ دەکەین و لە هەمان کاتدا ئەرکێکی نوێنەرایەتیکردنی خەڵکو و جەماوەری کوردستانیش جێبەجێ دەکەین. خەڵک چاوی لەوەیە ئێمە بەرگی لە مافەکانیان بکەین، کێشەکانیان چارەسەر بکەین، بە دوواداچوون بۆ داواکاریەکانیان بکەین، چ جای ئێمە بەڕوونی بەڕاشکای ببینین کە بە نایاسایی سەدا 21 موچەکانیان کەم دەکرێتەوە لە کاتی خۆشیدا نادرێت. ئەو فراکسیۆنانە کە ئەم یادداشتان واژوو کردووە فراکسیۆنەکانی یەکگرتووی ئیسلامی ئەوەتە پەرلەمانتارەکانیان هەمویان و فراکسیۆنی ئازادی، فراکسیۆنی نەوەی نوێ و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و سربەخۆکان کە بەڕێز کاگمەم و کاک سیروان و کاک دیاری و لە فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانیش کاک عەلی حەمەد ساڵح، دکتۆرە شایان و شیرین ئەمین واژویان کردووە و ئێمە بە هەموو لایەک ڕادەگەیەنین وەکو باسم کرد کارێکی پەیڕەوی و یاسایی خۆمانمان جێبەجێ کردووە و ئەوەش لەگەڵ ئەوەی کە ئەم شەو بیستمان کە بەڕێز سەرۆکی حکوومەت داوای ڕێخستنی کۆبوونەوەیکی پەرلەمانی کردووە دیارە بەڵێ بۆی هەیە بە پێی مادەی 66 پەیڕەوی نێوخۆی پەرلەمان داوای کۆبوونەوەی پەرلەمان بکە بۆ خستنە ڕوو و ڕوونکردنەوەی بابەتێک کە پێیان باشە، بەڵام ئەوە جیاوازە لە ئەوەی ئێمە ئەو میوانداری دەکرێت و پەرلەمانتار پرسیاری لێ ناکە و داوای ڕوونکردنەوەی لێ ناکە، بەڵکەوەی ئێمە بە پێی مادەی 69 پەیڕەوی نێوخۆی پەرلەمانەکە پرساندنەوەتە پەرلەمانتار بۆ هەیە پرسیار بکە لەو بابەتەی کە ئێمە پرساندەکەمان لەسەری هەیە. بۆیە هیچ کامێشیان جێ ئەویتر ناگرێتەوە ئەم پرۆسەیە بەردەوام دەبێ. من هیوادارم سەرۆکایەتی پەرلەمان بە ئەرک و ڕۆڵی خۆی هەستێ و ئەم یادداشتە ڕەوانەی سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بکە و هیواداری لە ماوەی هەفتەیەکدا کە بەپێی پێڕە و دیاری کراوە کە پێیان دەگا ئەم بەڕێزانە لە پەرلەمان بۆ پرساندن ئامادە بن و دیارە هەرە زۆرەکەی ئەگەر پاساوی شەرعی و یاسایی هەبێت لە نەتوانینیان لە کاتی خۆیدا ئامادە بن بۆیان هەیە تەمەەن تا مانجێک بۆیان درێژ بکرێتەوە لە مانگێکدا پێویستە ئامادەی پرسانەکە ببن. دووبارە سوپاس بۆ هەمووتان و بۆ ئامادەبوونتان. دیارە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان پرساندن وا ئەبینین کە زەرورەت بێ بۆ ئەم هەرێمی کوردستانە و بۆ هەموو سیستمێکی حکومڕانی پرساندن ئەبێ جێی شانازی بێ بۆ هەمومان کە گەلەکەمان پرسیارمان لێ بکە چونکە بە بەرپرسمان ئەزانن بۆیە نابێ سڵ لە پرساندن بکەینەوە بەڵکو دەبێ شانازی بۆ بکەین کە بین بۆ پەرلەمانەکەی خۆمان کە پەرلەمانی کوردستانە لەوێ پرساندنمان بۆ بکرێ و پرسیارمان ئاراستە بکرێ بەوەی کە
لە 121 موچی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە نایاسایی بۆ ئەو هەموو گەندەڵکاریە بە نایاسایی بۆ ئەو هەموو پێشێلکاری و تەهمیشکردنی پەرلەمانە لە پرسە گرنگەکان بە نایاسایی بۆ ئەو هەموو پێشێلکاری پێڕەوی ناوخۆ بۆ لە کاتێکا میلەت برسیە، میلەت هەژارە، میلەت نەدارە بە قۆناغێکی کارەساتباویە ئەڕوات. بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا و بەهێز لە بەرژەوەندی هەمووانە. ئێمە وا ئەزانین قووەتی ئۆپۆزیسیۆن خزمەتە بە پرۆسی حکومڕانی هەرێمی کوردستان. بۆیە ئەوانەی کە ئەیانەوێ یان وا ئەزانن بەلاخستنی ئۆپۆزیسیۆن یان هەوڵەکانیان بۆ لاوازکردنی ئۆپۆزیسیۆن ئەوە بەڕاستی هەڵە بیر ئەکەنەوە، چونکە حکومڕانی پێویستی بە حکومڕانی دروست پێویستی بە ئۆپۆزیسیۆنی بەهێزە. هەروەکو چۆن حکومڕانی دروست یەکێک لە کۆڵەکەکانی پرساندن و بەرپرسیارەتیە. بۆیە ئەوەی کە کراوە ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و فراکسیۆنە بەڕێزەکانی تری برایانمان لە کۆمەڵی ئیسلامی و حزبی شیوعی و ئەو سێ پەرلەمانتارە بەڕێزی کەمال عەبدولستار هەموو ناوی ئەو بەڕێزانەی ئاماژە پێکرد کە واژویان کردووە، کارێکی پەیڕەوی لائحی زۆر ئاسایی و سادەیە کە یەکێکە لە ئەرکەکانی پەرلەمان کە پرساندن بکات. یەکگرتووی ئیسلامی کوردستان باجەکەشی دا کە بەداخەوە لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە ڕێکاری پەرلەمانی و لائحی سزای سیاسی ئەدرێ. بۆیە ئێمە شانازیەکەین بەوەی کە لە پێناوی خەڵکە و لە پێناوی موچەخۆران و فەرمانبەرانە هەر قوربانیەک بدەین و هەر بەو بۆنەیەشەوە تەواوی پشتیوانی خۆمان بۆ خۆپشاندەرانی مامۆسایان و فەرمانبەران دەرئەبڕین، هەروەکو چۆن پێشتر بە کردار پشتیوانیان بووین، ئێستش بە هەمان شێوە هەرچیمان پێ بکرێ ئەو داواڕەوا و ئەو مافانی کە زەوت کراوە و ئەو ستەمانی کە لەوان کراوە بە ئەرکی سەرشانی خۆمانی ئەزانین کە خزمەتکار و پشتیوانی بەدیهێنانی ئەو داوایانە بین کە سادەترینیان موچەیە بەداخەوە کە موچە کراوە بە گاڵتەجاری ئەم زەمانە کە موچەخۆر خەون ببینێ بەوەی کە کەی موچەکەی وەرەگرێت. لەبەرەوە ئێمە پشتیوانی خۆمان دەرەبڕین و بەردەوامی لەسەر ئەم ڕێبازە و هەر قوربانێکیش پێویست بێت لە پێناوی ئەیدەین. خەباتی مەدەنی تەنها چارەسەرە، خەباتی پەرلەمانی تەنها چارەسەرە، ئەبێت لە پەرلەمان سڵ نەکەینەوە، ئەبێت پەرلەمان ئاگای لە هەموو ورد و درشتێکی ئەم وڵاتە ببێ و ئەبێت لە پەرلەمان چارەسەری کێشەکان و گرفتەکان ببێت.